The Mirror فیلمی The Mirror تارکۆفسکی یەکێکە لەو فیلمانەی کە ڕێک ئەمەی کردووە چۆتە دواوە تارکۆفسکی چۆتە دواوە مەساحەیەکی گەوری بەجێهێشتۆ بۆ توی بینەر بۆی بچیتە قوڵاییەوە و مانابی بە هەموو شتێک چونکە پۆڵشەیدەر ئەڵێ زۆر بە بەسیتی ئیشی ئەم ستایلە ئەوەیە کە to bring the viewer to unknown بۆ ئەوەیە کە viewer بێنێ بۆ نەزانراو بینەر بێنێ بەرەو نەزانراو چونکە نەزانراو زۆر گرنگە ئازیزان ئەم سەردەمە سەردەمی سادەگەریە وای لێ هاتووە ئەوەی تۆزێک ئاوۆزی تیا بێ خەڵک لی ڕاکە ڕاستیە پێشتر معریفە لە ڕێگەی نەزانراوە بۆ ئینسان کەشفە بوو شت تا نەزانراو بۆیە جوانتر بوو خوڵتر بوو هەوڵی زیاترمان لەگەڵایە زیاترە چوینێ ناویەوە شێدەڵێ ئیشی ئەمانیش ئەوەیە کە to bring the viewer to unknown بۆ ئەیانەوێ بینەر بێنن بۆ نەزانراو بۆ میستری غەمووس لە غەمووزا ئێمە کاتێ بەرامبەر نەزانراوێ بەرامبەر خاموزێک ئەوەستین دوشتی زۆر سەرێکیمان دەسەکەوێت یەکیشیان ئەوەیە کە بیرەکەینەوە بۆی بزانین چییە بیرکردنەوە بۆی فڵێ بزانین فڵانەشت چییە دووهەمینیان ئەوەیە کە فرە دیدگامان بۆ دروستە بێ بەرامبەر بۆ شتە کە من و تۆ سێری نەزانراوێکەکەین هەردووکمان بیرەکەینەوە کە ئەمە خۆی زۆر گرنگە ئەمەوە بوو کە ئادۆرنۆ داوایە کرد ئەبێ بینەر بیر بکاتەوە بواری هەبێ بیر بکاتەوە دووەم ئەوەیە هەردووکمان دوو دیدگای جیاوازمان بۆ دروستە بێ لەسەر و نەزانراوە و تەفسیری جیاوازی نییە ئەمە ئەو فرەیەیە کە ئادۆرنۆ داوایە کرد لە ئینسانە هەبێ فرەیە کە ڕۆحی ئیبداع و داهێنان و ڕۆحی ڕەخنەگەریە ئەگەر لە ئینسانە دروست بێ نەک وەک فیلمێک کە هەمومان کۆک بین لەسەر ئەوەی فیلمێکی تیجاری کۆک بین لەسەر ئەوەی ماناکەی ئەوەیە و مەبەستی ئەوەیە و تەواو هەموو شتێک دوا خاڵ پێم وایە دوا خاڵە ئەوەیە کە لەم ستایلەیە کامێرای سابت زۆربەی کات بەکارەهێنرێ لە جێی کامێرەی جوڵاو ئەگەر چی لە زۆر شوێنی تریشە کامێرەی جوڵاو بەکار هاتووە چون بۆ بە کورتیەکەی بەتایبەت لای ئۆزۆ کامێرەی سابت چون ئەو باوەڕی وایە ئەوەی ئەکەوێتە چوارچێوەی فرەیمەوە شایەن بە سەرنجدان و تێڕامانە فرەیم ئەوەنە قەدری هەیە چوارچێوە ئەوەنە قەدری هەیە کە ئێمە بێ بە دیاریەوە بمێنینەوە وە سەرنجی لێبین نەک ڕابکین بەجێی بێڵین بەڵکو شتانێکە خینە ناویەوە کە شایەن بە سەرنج و شایەن بە مانەدان و شایەن بە تێڕامان بێ سویارەکان و دادایەکان بەم شێوەیە کاریان کردووە بەڵێ ڕاستە سوریالیەکان و دادایەکان بێگومان سوریالیزم و دادایزم دوو جوڵانەوەی هونەری بوون ینی جگە لە سینەماش لە بواری شێوەکاری و هەتا دادایەکان تا ئاستێکی زیاتری ڕۆشتن بەوەی هەندێک زار پێشانگایانە کردەوە بۆ شتە کۆنانەی کە لە دنیای مۆدێر دنیای پێشکەوت و خوازی تازەیە فرەیە درێن و کەس سەرنجیان نایەت تەلەڤیزۆنی شکاو نازانم ئەگەر تەلەڤیزۆن لەوانەیە نەبێت ینی ڕادیۆی شکاو یا هەر شتێکی شکاو نازانم هەر شتێک کە شکاوێ ئەوان زۆر جار نمایشیانە کرد تابانیاسین بەس لەوە ئاکاکە فەڕەنسیەکان بۆیان گرنگ نەبووە کە مەسەلەن لە دروستکردنی بۆن و بۆنە مارکەکانیان و ئەو شتانیانە چەند کەستەمەریش کەمیان بۆ گرنگ بوو بۆیە ئەوان گرنگ نەبوو لایەنەوە هەزاران کەستەمەریان هەبێت بەقەت ئەوەی دووسێ کەسی دووسێ مشتری دەوڵەمەند بۆنەکی ئەوان بکرێت بۆیە گلۆبالیزم زۆر گرنگ نەبوو بەقەت لۆکاڵی بوون کە سیفەتیشی پێشووی فەڕەنسیەکان بوو لە ڕاستیە ئەوە ینی دیوەکەی تری فەڕەنسا یاخودە و دیوە سەرمایەداریەتی کە تایە وەکو بڵێ ئەو شتەی پێ ئەوتێ مارکە لەم سەردەمەیە مارکە دنیای تەنیوە بەڵام ئەو سینەماکارانی کە ئێستا باسمان کردن ینی بۆ نمونە برێسۆن فەڕەنسیە ینی تەرکۆفسکی رووسیە بێرگمان سویدیە ئۆزۆ یابانیە کیارۆستەمی لە هەندی ئیشە مەسەلەن کە ئەچێتە ناو ستایلەوە ئێرانیە ئەمازی زاڵێ باشە
لیت باک بەمانای ریلاکس و شوێنەی و بێخەمبوونی شتێک بەڵێ ڕاستە یعنی هایتر پاڵی لێیاتەوە ڕاستە زۆر سیفاتێکی گرنگە لە ڕاستیە عزیزان یعنی هەموو ئەم سیفاتانەی ترانسندنتاڵکە بۆکوتم پۆل شرێدەر یەکی لەسەر زۆر بەیان کردووە یعنی کۆمەڵە سیفاتن ڕێک پێچەوانەی ڕۆحی خێرا و شەڕەنجێز و قازانجویستی سەردەمی سەرمایەدارین ئەم کاگە شکار ئەحمەد ئەڵێ وانە هەمیشە بەڕێزم چەندین مانای شاراوە و نایاب لە هەندێک لە فیلمە هیرۆیەکاندا هەیە وەک فیلمی باتمان و سۆپرمان کاک شکار ئەبێ پرسین مانا چییە یاخود چ مانایەکی شاراوە هەیە گەر مانایەکی شاراوە هەبێت لە دوجارە خزمەتی ئەو ئایدۆلۆژیا سادەیی سەرمایەداری بکاکە ئیش لەسەر سادەکردنی ئینسانەکە مەسەلەن سێریکە ینی فانتازیا جوانە بەڵام فانتازیایشی زۆر بێمانایە تۆ باوەڕ دواوێ پیاوێک وەک شەمشەمە کوێرەیەک ئەفرێت و ئەم فانتازیایە لای تۆ بێ بەشتێکی زۆر گەورە و دوایی بێوە پرۆداکت و بە منتەج و بازاری پێ دروست بکرێ و هەزاران ملیار دۆلاریشی لە پشتەوە بێت ئەمە کێشەکەیە ئەمە ینی چوونە سەر پشتەمەلی هوەرە بە ناوی هوەرەوە هیچ معریفەیەک زیانناکە یعنی جگە لەوەی کە ئیشکردنە لەسەر ستیۆتایپی بە سنترالکردن و بە هیرۆکردنی کەسی ئەمریکی شتی تر ناخاتەوە ینی سۆپرمان باتمانیت هەموو دنیا ڕزگارەکە سۆپرمانیت هەموو بە شەریەت ڕزگارەکە ئێمە هەزاران سۆپرمانمان هەیە بەڵام کەس نایبینێ هەزاران باتمانمان هەیە کەس نایبینێ ئیشی ئەم ستایلانە ئیشکردن نیە لەسەر ئەم تایپی لە پاڵەوان لە ڕاستیە پاڵەوان ئەو پاڵەوانن کە کەوتون پاسکیل دزی دێسیکایە بوون ئەو پیاوەیە یعنی کە پیاوێکی داماوە ژیری خواردۆ بەدەست ژیانەوە ئەم پاڵەوانە پاڵەوانی دروست کردووی دەستی سەرمایەداری خراپن بەڕاستی بەڵام ڕای جەنابتە بەدڵنیاییەوە ئەربین من زۆر ڕاستە دەست خۆش من 4 ساڵە تەماشای فیلمی هۆلیوود ئەەکەم هیچ چێژی نییە لەبەر ئەوەی هیچ بیرت ناجوڵێنێ پێویستمان بۆ جۆرە نییە بەدڵنیاییەوە بۆ ئەوە دروستەکرێ بۆی تۆ بیر نەکەیتەوە ینی وەزیفەی ئەوەیە ینی سەرمایەداری پێویستی بەوە نییە خەڵکێک بیر بکاتەوە چونکە کە بیری کردەوە ئاسان ناوێ بە کۆیلەی کاڵاکانی ئەو یاخود بە کۆیلەی دیدەکانی ئەو بە کۆیلەی هەیمەنەی ئەو لە ڕاستیە وەسیقا لە فیلمی ترانسندنتاڵ هەمان ڕۆڵ دەبینێت گوێگر و بینەر لەگەڵ دەرهێنەر پێکەوە کارەکە دروست دەکەن کە نەورۆستەنیا هاوڕێ عەزیز ڕاستیە کاک نەورۆز هەڵێ واتە مۆسیقا بینەر لەگەڵ دەرهێنەر پێکەوە کارەکە دروست دەکەن هەرچیان جوڵانی ئیدراکی بینەرە دەبێت سینەمای کوردی بیرێکی جدی لەوە بکاتەوە کە مۆسیقا و دەنگ گرنگە هەوڵی وا دەبینیت قسەکەی جەنابە زۆر بەجێ کاک نەورۆز من کۆمەڵێک خاڵی تر هەبوو لەبەر کاتەکە و لەبەر ئەو ئازیزانەی لە لایڤەکە لەگەڵمانە نەچوومە سەری یەکێک لە خاڵەکان لە ترانسندنتاڵ سینەمایە ئەوەیە کە ئەوان یان هەندێک جار میوزیک بەکارهێنن یاخود میوزیکێک بەکارهێنن پێچەوانەی ئاکشنەکە واتە ئەگەر مەشهدەکە مەشهدێکی حەزینمان هەبێ جاروایە میوزیکێکی خێرایان بەکارهێناوە بۆی میوزیک نەبێتە عاملێک بۆ ئەوەی کە هەست و سۆزی بینەر خامیل بکات و وای لێ بکا بیر نەکاتەوە وەگوتم ئەوان دایمە ئیش لەسەرەوەکەن کە بینەرێکی هۆشمەند و هۆشیار دروست بێ بەدڵنیاییەوە ینی میوزیک دەوریشی گرنگی هەیە لەبیرمان نەچێ ئەم ستایلە ئاسیشی باڵایی هۆشیاری بینەری ئەوێت و 100% لەگەڵتم کە میوزیک ڕۆڵی سەرەکی هەیە لە فیلمە